بسم الله الرحمن الرحيم. محمد أمين أسديم دانشتوی شاری سنە لە دایکبووی یەکێ لە ئاواییەکانی نزیک و ناوچەی مەریوان بەناو قەڵاجۆخ لە تەمەنی 5 ساڵیدا لە انقلابە کە لە ئێرانە کرا ئێمە هاتین بۆ شاری سنە. لەو کاتە و لە شاری سنام و لە حاڵ حازریژا دانیشتووی شاری سنە. تەمەنم 43 ساڵە و ئێستا تقریباً 25 ساڵە لە ئامۆزش پەروەرشی شاری سنە بە تەدریسی ڕیازیان بیرکاری لە قۆناغی سەرەتایی یاوکو دەبیرستان لە مەدارسی شاری سنە مەشغوڵ بە تەدریسم. لە تەمەنی 10 ساڵەگیە و پێم وایە 10 ساڵ بوو بەڵێ لە قۆناغی سەرەتایی مەدرسا بووم. لەوێ پێم خۆش بوو قورئان بخوێنم. لە کاتێکا کە دەرس خوێندن لە مەدرسا دەسی پێکرد بەلەوە کە منداڵان بڕنە سەر کلاس من لەوێ لە ناو مەدرسا قورئانم دەخوێن. هەر لەوێ و عەلاقەم پێیا کرد بە کاری قەرائەت و قورئان خوێندن و بۆ ئەو عەلاقەیژە کەسێک وەکو ئوستادی مەرحووم عەبدولباست زۆر تەئسیری هەبوو لە منە کە من هان بدا بە لای قەرائەت قورئانەوە چۆن بەڕاستی عەبدولباست دەنگێکی وای هەیە کە هەر کەسێکە گوێچکە بات قەتعەن نەوعی عەلاقە بە قورئان و بە ئەوەی کە بە شوێنی قورئانە بڕیەکی لە علوم قورئانیە ئەو عەلاقە پەیا ئەکات و من عەلاقەمەند بووم بە سەدای ئوستاد گەورە ئوستادی مەرحووم عەبدولباست و لەوێ دەستم پێ کرد و ئیسەیش پێم وایە 25 تا 30 ساڵە لە نزیک بە 30 ساڵە کە کاری قورئان و قەرائەت و ئەوانە ئەکەم. کولی قورئان هەر هەمووی ڕەحمەتە و کولی قورئان ئینسان ئەگەر تێ بفکرێت هەر لە ئەوەڵی ئیبتیدای سوورەی مبارەکەی حەمدە و تاوەکو ئەگەی بە ئاخری ناس ئەگەر بەفکرەوە بێ هەمووی خۆشە. هەمووی بانگەوازی ئینسانەکە بۆ لای چاکی و چاکەکاری و هشدارەدا بە قیامەت و ئەوەی کە ئینسان واقعەن تێ بفکرێت کە ئەم ژیانەکە بەسەری ئەبا هەروە بە خۆڕایی نییە. ئەما لە بەحسی قەرائەت و تیلاوەتی تەحقیقە بەعزێ لە سوەری لە قورئانە هەن بۆ کاری قەرائەت سەختن، یانێ بەڕاستی سەخت ئەدا ئەکرێت و ئەساتیدە گەورەش هەر لە مەجالسا کەمتر لەو سوورە ئیسفادەکەن. سوورەی کە بەحسی ئەحکام و تەلاق و ئەوانە دەکا بۆ مەجالس ناشیە کە مەسەڵەن تۆ لە مەجالسی کا بێ مەردمی زۆربەی مەردم جەمع بێتنەوە و ئەو سوورە بخوێنیت. بەڵام بەعزێ لە سوورەکان هەن نکاتی ئەخلاقی زۆر چاکیان تێدایە بۆ هەر مەجلسێ ئەبێ، وەکو سوورە مبارەکەی حوجرات یا وەکو سوورەیەکی تر وەکو دوعاکانی کە لە قورئانە هەیە یا وەکو سوورەی قاف کە یا سوورەهایەکی تر کە بەحسی قیامەتەکەن بۆ هەموو مەجلسێک ئەبێت ئینسان بیخوێنێت و تەزکرەیەک بێ بۆ هەمووی. یا سوورەیەک یاس وەکو سوورەی مبارەکەی واقعە یا ڕەحمان یا هەر سوورەیەک کە بەحسی قیامەت دەکات و بەحسی بەهشت و جەهەنەم دەکا ئەبێ. بەڵام منوە پێم وایە ئینسان بە مناسبەت هەیە کە لە مەجالسە دابنیشێت مەجلیسەکە بۆ خۆی سۆک و سەنگین بکات و تەمەنی ئەو دانیشتووەلیژە هەر بۆ خۆی بێتە دەستی کە تەمەنی ئەو دانیشتوانە لەو مەجلیسات چنن واسن لە چه فرقەیەکن لە چه گرۆهێکن لە چه کارێکان ئیش دەکەن. چۆن قورئان بۆ هەموو شتێک بەرنامەی هەیە بۆ هەموو فرقە و گرۆه و ئەمانەی یا لە نزا حتا تەمەنیژە و عمریژەوە هەر هەیەتی. مەسەلا وەختی ئینسان مەجلسێکی تەعزیە دەڕوا باش وایە کە سوەرێ بخوێنێ کە بەحسی مەرگ و زیینوبوونەوە و قیامەت و بەهشت و جەهەنەم و قودرەتی خوای متعال و مەسەڵەن وەکو سوورەی مبارەکەی زومەر، وەکو سوورەی مبارەکەی قاف، وەکو سوورەی مبارەکەی ئاخری سوورەی مبارەکەی یاسین. بەڵام مەسەڵەن ئێستا مانگی مەولودە بەحسی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خب باشتر ئەوەیە کە لەو مەجالیسا سوورەیەک بخوێنی کە بەحسی پێغەمبەری خوا ئەکات وەکو سوورەی مبارەکەی ئەنبیا کە ئەفەرمێ ما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. يا وكسر مباركي فتح أواخر سورة مباركة فتح كأفرمي
محمد رسول الله. يا وكو سورة مباركة أحزاب دو جيكا أفرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة يا ما كان على النبي من حرج فيما فرض الله له. أو بو مجالسة يا بعض مجالس تلك بحثي أخلاق كان ممردم يا بحثي دين كان ممردم بو أو أشي إنسان تحقيقاته بو خوي كشي بخوينه بلا من خوم بشخصة كاتب هم خوش بقرآن بخوينم زور حزم لآخر سورة مباركة زمرة آخر سورة مباركة ياسين زور حزم لقافة زور حزم لأحزابه وزور حزم لسورة مباركة فصلته وبعض السور كزور أساتيديش هر خويندوي أنا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله
وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما. صدق الله العظيم. سطحي قراءتي قرآن لترتيل ودا تحقيق لإيرانا الحمد لله زور باشا لشاراني ترى زور باشترى وەکو شارە گەورەکانی ئێران تاران وانە سەتحی تلاوەتی قورآن زۆر باشە، یعنی بە ئینسان توانێ بە جورئەتەوە بڵێ کە دوای مسر ئێران ئایشە باشترین قاری و فرەترین قاریژی تێدایە. الحەمدولillah کورسانی ئێمەش مستەسنا لەم قەزیە نییە، چۆن لەخەر ئێمە ارتیباتمان هەیە لەگەڵ ئەو شارەکانترا و مەرکەز ئەوانە تلاوەت لە ئوستانی کوردستانی ژە الحەمدولillah لەناو جوانەکانە زۆر باشە و ئومیدوارم الحەمدولillah ئینشاءالله ئومیدوارم کە لەمە باشتریش بێت بە جوانەکانمان باشتر بەرەو تەرفی قورآن و قەرائەت بێن و الحەمدولillah ڕزایەت بەخشە لە کولا هەم تەرتیل و هەم تلاوەتی تەحقیق. لە کوردستانی ئێرانە تقریبا ئەڵبەتە لە حاشیە ئێرانە ئەتوانیم عەرزکەمەمە بە تەئەسفەوە ئەمە ئەڵبەتە ئەبێ عەرزکەم لە خزمەتتانە کە بەحسی مسابقاتی قورآن و ئینتیخابی ئەفراد بۆ مسابقاتی گەورەتر یعنی بینولمەلەلی لە ئێرانە دەستخۆشی بەعزێ لە سەلێقەبازیە، یعنی سەلێقەی تێدایە بە جێگەی حکمی عادڵانە بەعزێ سەلایەقی تایە کە ئەمە جێگەی تەئەسفە. مەسەڵا ئەوانەی کە لە تارانن زۆربەی لەو داوەرانە کە ئینتیخابەکردن بۆ مسابقاتی قورآن داوەری بکەن زۆربیان بەعزێ جارێ هەر هەمویان تکرارن، یعنی لە هەموو مسابقەیەکە داوەری دەکەن و ئەوانیش کەسایی کە خۆیان تربیەتی ئەکەن بیشتر سەلیقە ئیعماڵەکەن لەم قەزیە و بیشتر ئەوان معرفیەکەنوانی کەوا خۆیان دەیناسن و جێگەی تەئەسف بە تەئەسفێکی زۆر زۆرەوە لە کوردستانە هەر کەسێک لە قاریان لە برایانی ئێمە شرکت ئەکا بەداخەوە بە جۆرێک ئەو مسابقە ئەیدۆڕێنی یانی ئەیدۆڕێنن پێ، یعنی ئەوەیە کە متەئەسفانە حەقی خۆی نادەنێ تایسش پێش نەهاتووە کە کەسێک لە ئەهلی سنەت ویا کوردێک بە عنوان نمایندەیەکی ئێران لە بدانەی لە مسابقاتی بینالملەلیان وەکو بەسەڵەن مسابقاتی حەج و قاف ئەوە بۆ خۆیان، بەڵام وەکو نیروهای مسلحی دنیا دانوجیانی دنیا چزانم وەرزشکارانی دنیا بۆ ئیعزام حتا بۆ مسابقات نە هەر بۆ ئیعزام بۆ کشۆرەکانی تر لە تواو قاریەنی ئەم ئێرانە ئیستفادە دەکەن و یانێرن بۆ ئەم کشۆرانە مەخسووسەن لە مانگی ڕەمەزانە بۆ تلاوەت، بەڵام تاسیەک جار پێش نهاتوە کە لە کوردستانی ئێمە قاریانی زۆر باشیشمان هەیە الحەمدولillah تایسە پێش ناتوە وەزارەتی ئەوقاف و یا سازمانی ئەوقافی کوردستان ئەو هەوڵە بدا کە قاری ئێرەش
بعنوانی نمایندەی ئێران بنێرێت بۆ مسابقاتێک برون مەرزی بە قەول معروف بین الدوەلی یا بینێرێ بۆ تەبلیغ یا بینێرە بۆ تلاوەتی قورئان لە مانگ ڕەمەزانە بۆ ئەو کشۆرەکانی تر نەوەڵات وامان تایسنە بۆ بەڵام ئەمە جێگەی هەست کە کار لەسەری بکرێت و نگەرەشێک دوایی بکرێت لەسەری کە ئەم تعسوباتانە و ئەم کۆتە نەزەریانە لا بچێت و بتوانن لەم قاریانیژە استفادەکەن کە ببن بە ئۆلگو لە جامعی کوردستانی جاکە بەڵێ فڵان قارێ لە تەرەفی مثلا وەزارەتی ئەوقاف و نیروی مسلح و یا وەرزشکاران و یا هەرچی ئیعزام کرا بۆ ئەو کشوەرە خۆ بە ئەمە گەر پەخشەوە ببێتەوە لەناو کوردستاناتی ئێمەجا قەتعەن بێتەئسیر نابێ ئەو جوانەکان تریش بەئیسلاح بە تەئسی لەمە ئینشاءڵڵا کارێکەکەن کە پێشرەفتکەن ڕۆژ بە ڕۆژ زیاتر و باشتر و ببێ بە هاندەرێک بۆ ئەوەی کە ئەمانیش باشتر قورئان بخوێنن. قراءەتی قاریانی متەقەدم یا ئەوانەی کەوا تا 50 ساڵ لەمەوبەر لە حەیاتا بوون ئەو قاریانە زۆر قاریانی باش بوون بە دڵ دەیان خوێند قورئانیان دەخوێند بۆ مردم قورئانیان دەخوێن بەڕاستی قورئانیان دەخوێن بۆلێ بەداخەوە ئەم جەدیدانە متەئەخرینەلە کە قورئان دەخوێنن بەداخەوە زۆرتر هەواس و بە ئیسڵاحی خۆمان کوردایەتی خۆمان هان و هەوڵیان ئەوەیە کە مەقامات زۆرتر ئیجرا بکەن تەرکیبی مەقامات بکەن بە قەوڵی معروف مستەمع لە خۆیان ڕازی بکەن مستەمع چی ئەوێ ئەوان ئەوە دەکەن نەعوذ بالله تەشبیهی نەبێت وەکو گۆرانی بێژێک ئەو گۆرانی کە ئەڵێ کە ئەوەی کەوا سەیری دەکا ئەوە ڕازی بکە بەڵام قورئان جیاوازیکی هەیە غەیرەز ئەوە ئەبێ ئێمە خوایشمان لێ ڕازی ببێت ئەبێ بۆ خوا بخوێنین ئەبێ ئەو شتێکەوە خوا پێ ناخۆش ئەوەی اجرا نەکەین بەداخەوە قاریانی زۆر هەیە کە هەواسیان بەلای مایکەوە هەیە هەواسیان بەلای سیستمی سەوتیە سیستم و مایک و سیستم سەوتی و دەنگ و وای پێ بکە وای پێ مەکە ئەوانە باش ئەمانە خۆ ئەبێ ببێت بەڵام ئەوەی کە من هەمیشە هەواسم بەلای ئەمە بێ کە دەنگەکەم چی پێ بکەم نازانم بەعزی جارێ شاید بینیوێتانێەوە خۆتان لە قراءەتی ئەم جەدیدانە کە بەعزی جارێک میکرۆفۆنەکە لێرایە ئەڕن بۆ ئەو سەیرێک ئەو لادەکەن و دێنەوە سەیری ئەم لادەکەن و دێرن سەری ئەو لادەکەن و بەخاتر ئەوەی کە دەنگەکەیان کە کاتێک نزیک و دوور لە مایکەکە بێتەوە مستەمع بە هەیەجان بێڕن و یا بەعزێک حرەکات و سکاناتر کەنین لە پێکەنینیان هەیە لە وەختی تیلاوەتەکە ئەمە زۆر ناخۆشە مەسەڵەن تەرەف ئەبینیم لەگەڵ مستەمعین خەریکە پێ ئەکەنی بەڵام ئەمە قورئانە قورئان لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله قرآن ده فرمي قرآن زور گەورەیە زۆر گەورەیە چون کەلامی خوای گەورەیە ئەبێ احترامی بگری ئەبێ لە شأنی خۆیان بخوێنیتەوە متأسفانە إلقاء معنى ئێستا لە قراءەتە نەماوە زۆر کەم ئێستا إلقاء هونەرە إلقاء مقاماتە إلقاء تەرکیبە چ زانم و إلقاء زۆر بێ ئەو زدە ئەرزشانەیە کە ئێستا بوو بە ئەرزش لەناو مستەمعینە برا قرآن فرمي من الإيمان أمن إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا قرآن أبي ببعث ازدياد إيمان وجلي قلب إيجادك كما بداخوا قاريان جديد وأم متأخرين كإساج لقيد حياتان شا إيراني بيت شا غير إيراني شا مصريش بيت بداخوا زوربي حواس وفكر وبير وهوشي بلاي أويك مقامات بخينيت زۆر بە مەقامات تەرکیب بکات مستەمع زۆر بە هەیەجانەی بێنێت لەگەڵی مایکا کایە بکە و گەمە بکات و ئەمە زۆر بەداخەوە هەیە جێگە کەوتو ئەبێن نەمێنێ قورئان یانێ تلاوەتی ئاياتی خوای گەورە و خوای گەورە شەئنی زۆر بەرزە ئەبێ قورئانی شەئنی زۆر بەرز بێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء
بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها قد أفلح من زكاها وقد خاب من دساها كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها فكذبوه فعقروها فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها ولا يخاف عقباها صدق الله العظيم. زۆر حەزم لە ئوستاد منشاویە و ئوستاد کامل یوسف البەهتیمی و زۆریش لە ئوستاد محەممەد اللەیثی ئەو سێ قارئە زۆر گوێران بوەگرم مەخسوسەن ئەوەی کە ئەسڵ بنەمای کاری من بێت ئوستاد کامل یوسف بەهتیمیە بەڵام زۆر محەممەد لەیسی و منشاویش گوێ لێ دەبم. ئوستاد عەبدولباسیت کە جێگەی خۆیەتی لە هەفتە یەک دوو کلاسم هەیە کلاسی ئامۆزشی مەقامات هەم بە ڕەوشی تەدویر بەیان کە ئەوەی کە لە عامە معروفە بە تەرتیل و کلاسی لە تلاوەتی تحقیق لە خزمەت چەند دۆست و چەند برای خۆشەویستە هەم ئامۆزشیان ئەدەینێ. الحەمدولillah خواگیان تەوفیقی دام کە توانیم یەک دەوری کامڵی قورئان بە ڕەوشی تەدویر کە یان هەو تەرتیلەکە لە عامە معروفە تەسجیلم کردووە الحەمدولillah کارەکەژی بە تەواوی خەریکە تەواو ئەبێ کارێکی وای نەماوە الحەمدولillah تەواو بووە ئەو تەرتیلەیش کە لە ئەوڵی قورئان و هەست تا ئاخری قورئان ئامۆزشی مەقاماتمان هەیە ئامۆزشی تەجویدمان هەیە و باش خوێندنەوەی قورئان لە مەجموعە
کلاس وشنمە هەیە لە ناو مەدارس و لە شارە الحەمدولillah بۆ برایان و دۆستانی عەزیز و خۆشەویستمان. مسابقات لە ئێرانە مسابقاتێک بوو بە ناو حەج و ئەوقاف کە ساڵانە بەرگوزارەوە. ئەوە چەند جارە شرکەتمان کرد لە دەورانێکە کە جوان بووین تەمەنمان نەگەی بۆ 35 ئەوانە شرکەتم ئەکرد بەشداریمە کرد لەوە ڕوتبەی ئەوڵم ئەهێنا. مسابقاتی هەر لە پێش لە 40 ساڵی تەمەنی 40 ساڵی لە هەروازام 35 و 36 ئەوانە بوو. مسابقاتی بوو کە فقط مختصی بە مامۆستایانی ئێران بوو، مامۆستای مەدارسی ئێران. ئەوە کە ڕوتبەی مهێنا لێنا ڕوتبەی سێم هێنا. لە ئەوەڵ بووم لە تیلاوەتی قورئانە لە قرائەتەکە ئەوەڵ بووم، بەڵام مسابقەیەک ئیزافەیان کرد لەسەری ئیتر ویستیان چەبوو نازانم، بەڵام مسابقەیەکی نووسینی ژیاندانیا گوتیان ئەمە بۆ تەتەمەی ئەو مسابقەیە. من لەوا چۆن ئەحکامی ئێمە نەبوو لەوا باش نەبووم، چۆن من نەمەزانی ئەو مسابقە چییە و ئەو منابعەکە معرفیان کرد بوو نەمەزانی چی بوو نەمەخوێند بوو، بەڵام ئیتر ئەوە کارێکی کرد کە من لە یەکەکە بووم بەسێ. ئەوە لە مسابقاتی کە غەربی لە غەربی ئێرانە بوو، وەکو ئیلام و کرماشان و کورسان و ئازەربایجانی غەربی، ئەم چەند ئوستانە بوون پارێزگا بوون، من بووم بە ئەوەڵ مسابقات. ئەمما لە ساڵی 92 بانخواست کرام بۆ هند لە هندستانە الحەمدولillah ڕوتبەی دووم هێنا بین الدوەلی بوو. ئەوە لە مسابقاتی ئیماراتی متحدەی عەرەبیژە ئەوە ڕوتبەی سێم هێنا. ئەویش بەداخەوە لەوێ زۆرپەی شرکت کنندگەل کە شرکت بەشداریان کرد بوو لە مسابقە عەرەب بوون، داوەریش هەموو عەرەب بوو. لەوێ بوو بە کورد سوار ناکەم، ئەنا من هەر لەوێژ ئەوەڵ بووم بە تەفاوت و تەفاوتێکی زۆر ئەبووە ئەوەڵ بووبین، بەڵام ئیتر لەوێژ تعسوبیان بوو بەداخەوە کە ئەوی لێنا سێوم هێنا. پس دوو دانە مسابقەی بینالملەلیم بوو، یەکی ئیمارات بوو کە ڕوتبەی سێم هێنا و یەکێکیش هیندستان بوو. بۆ خوێندنەوەی قورئان زۆربەی لە شارەکان ئێران کە ئەهل سوننە بن ڕۆیشتووە، ئەهل تەشەیعیش ڕۆیشتوون، بەڵام زۆر کەم بانگخوازی ئەمە ناکەن. لە ئەوانەی کە ئەهل تەشەیع بوون شارەکانی ئێران بانگخوازی کورد و ئەهل سوننەت زۆر کەمەکەن یا نایکەن، بەڵام سوننیەکان ئێران الحەمدولillah ڕابطە زۆرە، ئەیسەر لە جنوب بێ لە شیمال بێ لە غەرب لە شەرق بێت لە ئێرانە تقریبا ئەتانم عەرزکەم هەموو شارەکانی ڕۆیشتوم قورئانم تێدا خوێندووە، داوەتیان کردوین و قورئانمان تێدا خوێندووە. لە وڵاتی تورکیا قورئانم خوێندووە، لە وڵاتی هیندستانە دوای ئەو مسابقاتە چەند شارێکی گەورەی ڕۆیشتین لە چەند مەجلیسێکە قورئانمان خوێندووە. لە عێراقا دۆستان و برایانی خۆشەویستمان لە کوردستانی ئەو دێو کە زۆر مەحەبەتیان هەیە چەند جارێ بانگخوازیان کردوین و بۆ ئەو دێو لە هەولێر و لە حاجیەوە و لە ڕانیە و لە حەڵەبجە و لە سلێمانی بەشداریم کردووە لە خوێندنەوەی قورئانە لە زۆربەی لە مزگەوتەکانیانەوە بوو. ئێستا مزگەوتەکان لە یادم نەما ئەو ناو مزگەوتەکان وەکو جەلیل خەیات و مزگەوتێکی زۆر معروفە، بەڵام مزگەوتی لە مزگەوتی ئاڵتوونی هەولێریژە زۆربەی لە مزگەوتانی تریش لە کوردستانی خۆمانە لەو دێ و الحەمدولillah خواگیان لوتفی کردو و برایان و دۆستانی زۆر خۆشەویستمان لەو دێ و هەیە بانخوازیان کردوین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك ضالا فهدى
ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث الله أكبر بسم الله الرحمن الرحيم ألم نشرح لك صدرك ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب صدق الله العظيم. خوێندنی قورئان لە ماشین و لە سەیارە چاک نییە بە بۆنێو تەکانوشەکانە لەو بەڵام گوێدان و بیستنی مانانیەوە ئیتفاقەن زۆریش باشە ئینسان بۆ ئەوەی کە مروری بکاتەوە نەواری قورئان و تلاوەتی ئەساتیز بێژ کەبات. ئەمما بۆ قورئان خوێندن وەکو تەمرین وەکو خوێندن لە مەجالسە شرایەتی خاصی خۆیە. بعضێ دەنگ هەیە ئەسن لە پێش نیوەڕوا ناتوانێت تلاوەت بکە، بعضێ دەنگ هەیە کە لە کاتێکا کە مانوو بێت بازم هەر ناتوانێت جسمەن ئینسان جەستەی مانوو بێت باش ناتوانێت بخوێنێت. ئایسە مەسەڵەن من لە خزمەتی ئێوەم وەکو مانوو خوێندنەوەم چاک نابێ، بەڵامی تر لە خزمەتی ئێوەم، بەڵام زۆربەی ئەوە کە لە کاتی نەخۆشینە مەخسوسن پەتاو هەڵامەت سەرماخوردگی وایە ئەسڵ قورئان خوێندن نایە بێت. لە کاتێکا کە جەستەی ئینسان مانووە قورئان خوێندن باش نییە، لە کاتێکا کە تازە لە خەو هەڵە ئەستێت باش نییە، لە کاتێکا نانی خواردە و بسڵا مەعیدەی پڕە قورئان خوێندن چاک نییە. باشترین کات بۆ قورئان خوێندن یانە بۆ تەمرین دوای عەسرە، دوای عەسر نزیک بە مەغریب یا دوای عیشایە بەلە خەوتن یا دوای بەیانیە کە هەڵستاوێتی و تۆزی ئێستراحەت بسڵا لە ئێستراحەتت گوزرابێت و لە خەوەکەت و ئەوە نانێکی مختصرت خوارد بێت و ئەوانە ئەتوانی تۆزێ نەرم بخوێنیت. بەڵام لە مەجالیسە ئیتر باشترین مەجالسەوەی کە لە دوای مەغریبەوە دای بنن، مەجالیسی کە لە پێش نیوەڕۆ بە لە نیوەڕۆ دای ئەنن ئەو مەجالیسە قاری دەنگی زۆر باش نییە، بەڵام دوای عەسرە و لە ئیتر مەجالیس زۆر باشە بۆ قورئان خوێندن. خۆی گەورە تەوفیقی دام کە لە ئەمساڵە کە ساڵی 1438 بوو هیجری قەمەری توانیم حەج بڕۆم، حەجی تەمەتوع بڕۆم. لەوێ خۆیان تەوفیقی دام لە چەند مزگەوتێکە تیلاوەتی قورئانم هەبوو، وەکو مزگەوتێ زۆر گەورە بوو ناگەیشت بە مسجد الحرام بەناو مەسجدی هەیە ئەلعەساف. چەند جاری ڕۆیشتم بۆ ئەوێ و عەرزم کرد کە من پێم خۆشە بانگ بدەم، وتیان کاکە لێرە بانگوێژ و ئیمام و خەتیب و واعظ و ئەمانە هەمووی مؤەزەفە و ڕەسمیە و ئەوقاف تەعینی دەکا و هیچ کەس لە وڵاتە غێرە مەککەیی یا مەدینەئی ناتوانێت لێرە بانگ بدات. زۆر خواهشم کرد کاکە من کوردم و من مسلمانێکی ئەهل سونەتم و پێم خۆشە لێرەیش بانگ بدەم، وانە زۆر محاولەم کرد ئیجازەیان نەدا، بەڵام خواگیان لوتفی کرد و جارێکیان ئیجازەیان دا، کوتیان بە ئیسە کە من مصر بووم لەسەری
زۆر ئیسرارم دەکرا ئەوان هێشتیان کە بانگێ بدەم زۆریان پێخۆش بوو وتیان کاکە دەی ئیتر ئەگەر پێت ئەکریە بێرە و بازم بۆ لامان وەڵا ڕۆیشتم وتیان کاکە ئێمە لە مەغربێکە ئێمە لە کاتی حەجا لە ئەو 10 ڕۆژەی حەجا ئێمە میوانێکی گەورە ئەدەین کە ئەمیری مەکە ئەو میوانی ئەدات لەوێ مەحافلی قورئانی خوێندنمان هەیە و مسابقەمان هەیە و بانگدانمان هەیەومانە ئێمە بانگوێژەکە ناکەین بە تۆ چۆن بانگت داوە لێرە ئەکەین بە کەسێتر ئەگەر پێتەکری قورئان بخوێنە وەڵام من زۆر پێخۆش بوو چۆن لە دڵما بوو ئارەزوم ئەوە بوو کە لە مەکە بتوانم قورئان بخوێنم ئەوش مەخصوصەن سوورەی مبارەکەی ئیبراهیم وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا زۆر لە دڵما بوو کە ئەو سوورە لە مەکا بخوێنم خواگیان تەوفیقی دام کە لەو مەجلیسا کە زۆربەی حاجیانی کشوەرانی تری تیا بوو دعوت کرابوون بۆ ئەوێ لەوێت خواگیانم تەوفیقیدا کە بتوانم ئەو سوورە تلاوەت بکەم زۆر پێیان خۆش بوو زۆر استقبالیان کرد زۆر محەبەتیان لەگەڵم کرد قورئانەکە چاک بوو الحەمدولله و لەسەر غاری سەور خواگیان تەوفیقی دام لەوێژ ئاياتێک کە هەل لەو جێگا نازڵ بوو لەسەر شانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئاياتە کە مربوطە بە ئەوێ إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار ئەوەیژم لێرە تلاوت کرد کە خۆم زۆرم پێخۆش بوو ئەمانە لە دنیای مەجازی لە فەزای مەجازیە پەخشە بوو مردم زۆر محەبەتیان کرد من دەستی هەموو لایەکیان ماچەکەم بۆ ئەو محەبەتە کە کردیان لەگەڵی ئێمە و ئێستایش هەر جێگەی خۆی هەیەی لەو برایانە کە لەوێ لە مەکە لە مەدینە ئەو تلاوەتانە هانمیاندا و تەشویقمیان کرد و زۆر بەسلاح لەگەڵم بوون پشتمیان گر کە بتوانم لەو مزگەوتانە بانگ بێژم و قورئان بخوێنم زۆریان لێ مەمنونم و ئەمە بە تەوفیقێکی گەورەی خوای گەورەی لێ ئەزانم من زۆر سپاسی خوای گەورە دەکەم کە توانی ئەو تەوفیقم بدا لە مەکەش بتوانم بانگ بەم و قورئان بخوێنم و لە مەدینەش هەر بەو جۆرە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول أشهد أن محمدًا رسول الله حي على حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله